دەواازەی هاتنە ژوورەوەی قەزای کفری لە دیوی کەرکووک و ناوچەکانی ناوەڕاستی عێراقەوە دیمەنی کەڵەکەبوونی هەزاران تۆن ئاسن بە هەردوو دیوی شەقامەکەدا سەرنج ڕادەکێشێت. ئەگەرچی سیماکەی جوان نییە، بەڵام شوێنی کارکردن و بژێوی ژیانی سەدان خێزانە. هاتنە ژوورەوەی ئەم بڕە زۆرەی ئاسن پێویستی دانانی کارگەیەکی ئاسنیش لە ناوچەکەدا دەکاتە بابەتی قسە لەسەرکردن. زیاتر لە کارگە دوو کارگەش هەڵ ئەگرێ، هەم بۆ ناوچەکە باشە، هەم بۆ خەڵکی کفری باشە. زیاتر ئیسفادەی بۆ ناوچەکە ئەبێ، خەڵکی زۆر ئەکەوێتە ئیشۆ، حکوومەت ئەبێ مەسەرەن خۆی تەشجیعی تاجرەکان بکە، تەشجیعی خەڵک بکە، کارگەدا بنرێت. کارگەکە زیاتر پێویستی بە کارەبایە، بە کارەبای مۆلدە ئەوانە ئیش ناکە، کارەبای ڕئیسی گەرەکە، زیاتر بە کارەبای ڕئیسی ئیشەکە، کارەبای گەرەکە. زیاتر لە 200 کەس لە شارەکانی وەک جەبارەیە، قەرتەپەیە، دووزە، سمودە کەلارە، هەموو گەنجەتێت لە نەبوونەیی و بێتاعینی و بئیشی تێن ئەلێریا ئیشەکان بژێوی ژیانیان لەسەر ئەم کارەیە. ئێرە تاکە دەواازەی هێنانە ژوورەوەی پارچە ئاسنی کۆنە لە ناوچەکانی خوار و ناوەڕاستی عێراقەوە بۆ هەرێمی کوردستان بەهۆی نەبوونی کارگەی دروستکردنی بەرهەمەکانی ئاسنەوە. ڕۆژانە سەدان تۆن ڕەوانەی کارگەکانی سلێمانی و هەولێر دەکرێت. ئیدارەی قەزاکە بیرۆکەی دانانی ئەو کارگەیە و ڕێخۆشکردن بۆ وەبەرهێنەران دووپات دەکاتەوە. توانم تا بڵێم تاکە دەواازەیەکە ئاسن و فافۆن و مس و پاتری لێ دێتە ژوورەوە، لێرەشەوە بۆ پارێزگاکانی سلێمانی و هەولێر دەڕات، واتە ئەتوانم بڵێم هەم هەلی کار دەڕەخسێت و هەم بۆ ئەو کەسێک کە سەرمایەدارێ و ئەوێ کارگەی ئاسن دابنێ باشترین دەرفەتە بۆ ئەوە. توانم بڵێم تەکلیفەکان لەسەری کەمتر دەکات. بۆی ئێمە وەکو ئیدارەی شار ئامادەین هاوکاریان بکەین، بەڵام بە پێی یاسا و ڕێبایەکان هەر بەڵێندەرێک یاخود هەر سەرمایەدارێک ئەگەر ئەوێ کارگەی ئاسن دامنێت با فەرمێت داواکاری پێشکەش بکە و ئێمە هاوکاری دەبین. پارچە ئاسن و فافۆن و پاتری کۆن ئەو کەرەستە بەکارهاتوانن کە لێرە کۆ دەکرێنەوە و بەبار دەبرێنە کارگەکان و بەرهەمی تازەی ئاسنی لێ دەخرێتە بازاڕەوە. دروستکردنی کارگەیەکی لەو شێوەیە بۆ گەرمیان بازاڕی ئەو کارە گەرمتر دەکات. سامان کەریم کورد، سات نیوز، کفری.